شنگار ئەو باژارە لە 13 مەها 11 هات ڕزگارکردن پشتی کو هەیەما 15 مەهان ژێر دەسەڵاتە داعشمای دێنەهادا باژارێک وێران و کاولکری دهێدیتن. دستوری خودی دەڤەردارێ شنگار jî 6 xalan berçav dike ji bo asayîbûna jiyanê carek din li vî bajarî. مەگۆ جینۆساید جیبەجی بێتەکردن دو مەگۆ ئەو کەچ و دایک ئەو کیچ و خوشکێ دەستێ داعش دەبێنە ڕزگارکردن شەهیدێ شنگال بێنە شەهیدێت فعلی شنگال بێتە پارێزگا دامش ڕۆتینێ خلاص ببن مەداوە کرد کە کۆنفرانسێکی ناودەوڵەتی و سندۆقێکە ناودەوڵەتی شنگارە چێ بێوکی مەرەشیال شنگال بێتە ئاڤادان کرد مەگۆت قەرەبوونەکە خەڵکێ بێتە معنەوی و مادی بێتەکردن مەگۆ مەقابرێ جەماعی ڕێزگرتن لی بێتەکردن. Di heyama kontrolkêna şingar heya niha nazde gorên bi komala hatîne dîtin. Zorbeya ewan goran jî bom re eşkirîne. Rêveberê nivîsîngeha karûbarên revandiyan jî diyar kir heya niha nêzî 3000 kuç û xurtên êzidî di destê Daeş damayîne. پشتی ئەو کارە ساتە کوبسەرێ دەڤرا شنگارێ داهاتی کولمەها 8 ساڵە 2014 5838 کەس و کارێتما کەبوونە دەستێ وان تیرۆریستادا بەلێ ئەم مۆگۆنویسینگە هەر شوەختێمە دەست کاری خۆکری هەتائیرۆ 2321 کەس وێت هاتینا ڕزگارکردن ئەوان شک جۆرا و جۆرن کچن و ژن و زارۆکن. سەرەڕای ڕزگارکردنا ناوەندیە قەزا شنگار لە ڕێڤەبەرێ کاروبارên êzidiyan pêşteher diyar kiribû. هێش هەفتێژی سەدێ ji axa şingar di destê Daeş damaye. Ku ev bajar li 3 meha heş 2014 ketibû jêr destê Daeş û bêdehan xelkê şingar derbeder û bêçarenivîs man. Sîpanamedî NRT Duhok